یەکەتی پایسکرد سواری عێراق بە مەبەستی دیاریکردنی یاریزانانی هەڵبژاردەی عێراق بۆ سەرجەم ئاستەکان هەڵسەنگاندن بۆ یاریزانانی یانەکان دەکات. جیاواز لە ساڵانی ڕابردوو ئەمساڵ بە ئامێری زیرەک تاقیکردنەوە بە یاریزانەکان دەکرێت تاوەکو 6 باشترین یاریزانی هەر ئاستێک بۆ هەڵبژاردەی عێراق وەربگیرێت و لە کاتی بوونی پاڵەوانێتی دەرەوە بەشداری بکەن. ئەم تاقیکردنەوە یەکەم جارە ئەمە لەسەر یاریزانەکان پێشتر کرایە لە دەرەوەی وڵات، بەس ئەمە ئەو ئامێرە ماهینە کە بێدرێن ئامێری زیرەک ئامێرەکە ئەو ئامێرە لاعیبەکان تاقیکردنەوە لەسەر دەکەن یانەکان لەو ئەنجامی تاقیکردنەوەکە یاریزانەکانی هەڵبژاردەی عێراق هەڵدەبژێرن بۆ هەر ئاستەک 6 یاریزان هەڵدەبژێرن کە تازە پێگەیشتوان و لاوان و پێشکەوتوان و کچان. هەڵسەنگاندنی یاریزانانی یانەکان بە 3 قۆناغ بوو بە پێی ناوچەی جوگرافی عێراق. 2 قۆناغ لە شاری هەولێر بوو بۆ یانەکانی کوردستان کە نزیکەی دەیانە بەشداریان بە یاریزانەکانیان کردبوو لەسەر ئاستی پێشکەوتوان و لاوان و تازە پێگەشتوان و کچان. دوای ئەژمارکردنی ئەنجامی تەواوی یاریزانانی بەشداربووی هەڵسەنگاندنەکە پێکاتەی هەڵبژاردەی عێراق ڕادەگەیەندرێت. و بۆ من ماکە درێژە ئەس تامریناتکەم یە بەردەوامم بۆ vê rojê mişiya min nafis bim digel لعبة عراق أبد باش من نفسي وانا بكم وإنشالله بيد سباق البيت إنشالله دي باشتر مستوى باش قلب بدم كم. إما كو ياريزاناني يعني وشكويا نزيكي سه بو 4 مانگ دبت خمم بو ام تحقیقکردنەوەی هەڵبژاردەی عێراق ئامادە کردووە. یاریزانەکان بە شێوەیەکی زۆر باش ئامادەن بۆ ئەم تاقیکردنەوەیە. ئینشەڵڵا یاریزانە کوردەکان ئەنجامی باشیان دەبێت بە ڕادستی خۆیان لەم تاقیکردنەوەیە نیشان دەن. ئەوەی جێگەی باستە ساڵانێکی زۆرە یاریزانە کوردەکان دوورن لە هەڵبژاردەی عێراق. ساڵانی 2012 هەموو یاریزانەکانی هەڵبژاردەی عێراق کورد بوون، بەڵام ئێستا لەبەر باردۆخی دارایی یانەکان یاریزانەکان هەمووی لە ماڵەوە دانیشتن، بۆیە ئەنجامی بەرچاویان نییە. لە ساڵانی 2010 تا 2013 یاریزانانی کورد باڵادەستی خۆیان بەسەر هەڵبژاردەی عێراق نواندبوو. بە جۆرێک زۆرترین یاریزانی هەڵبژاردەکە کورد بوون، بەڵام دوای ئەو قەیرانەی هەرێمی کوردستانی گرتەوە ئاستی یاریزانانیش بەرەو لاوازی چووە و کەمتر لە ڕیزەکانی هەڵبژاردەی عێراق دەردەکەون. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.